لەیلا زانە چێ و بۆچی تورکە ڕەگەزپەرستەکان دژایەتی دەکەن؟ بۆچی هاندەرانی تورک لە یاریگادا دروشمی ڕەگەزپەرستانە دژی لەیلا زانە دەڵێن؟ ئەو ژنە پەرلەمانتارەی کە 30 ساڵ بەر لە ئێستا لە ناو پەرلەمانی تورکیا بۆ یەکەم جار بە کوردی قسەی کردو هاواری لە تورکە ڕەگەزپەرستەکان هەستان جارێکی دیکە دەبێتەوە ڕۆژەڤ لە تورکیا. لە هەفتەی ڕابردوو لە یاری نێوان سۆماسپۆر و بورساسپۆر دروشمی ڕەگەزپەرستانە لەلایەن هاندەرانی بورساسپۆرەوە دژی لەیلا زانە بەرزکرایەوە و هەر لە نێو یاریگاشدا کاردانەوەی گەورەی لێکەوتەوە. ئەمڕۆژ وەزیری وەرزش و لاوانی تورکیا ڕایگەیان ئەو هاندەرانەی بورساسپۆر کە دروشمی سوکایەتی کردنیان بەرامبەر لەیلا زانە وتووە سزا دەدرێن. جێی باسا لەیلا زانە لە ساڵی 1991 بووە یەکەم ژنی کورد کە هەڵبژێردرابێت بۆ پەرلەمانی تورکیا. کاتێک سوێندی خوارد لە کۆتایی سوێندەکەیدا بە زمانی کوردی قسەی کردو وتی ئەم سوێندە دەخۆم بۆ برایەتی نێوان گەلی تورک و کورد. ئەم ڕێزگرتنەی بۆ زمانی کوردی وای کرد بانگەوازی دەستگیرکردنی لێ بکرێت و تاوانبار بکرێت بە جیاخوازی و تیرۆر. کاتێکدا کە قسەکردن بە کوردی لا شوێنە گشتیەکاندا لەو سەردەمەدا تاوان بوو. دواتر لە ساڵی 1994 دەستگیر کرا لەگەڵ 4 ئەندامی پەرلەمانی کوردی دیکە تاوانبار کران بە ئەندامەتی لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و حکوم درا بە 15 ساڵ زیندان. زیاتر لە 10 ساڵ لە زیندان بەسەر برد. لەم کاتەوە لەیلا زانە بۆ تا ناوێکی دیاری کورد لە نێو شانۆی سیاسی لە تورکیا ماوە لە ڕێگەی جیاواز دژایەتی و ڕقی خۆیان بەرامبەری دەردەبڕن.